تۆماری کرد جارێکی تر دابەزیەوە بۆ خوار 2970 دلاری تۆمار کرد جارێکی دیکە چۆتەوە سەر 3000 دلار بۆ یەک ئۆنسا مەش پێمانەڵە کە بازار لە دۆخێکی باشدانی ئەم دابەزاننی نرخی زێڕیش دەگەڕێتەوە بۆ فرۆشتنی زێڕێکی زۆر لەلایەنەوە بەرهێنەرانەوە کاتێک نرخەکەی گەیشتە ئاستێکی مێژووی چونکە لای وەبەرهێنەران جاروا هەیە پارە لە هەموو شتێک پێویسترە بۆی بتوانن وەبەرهێنان لە بوارێکی ترا بکەن ئەمەش کارێکی کرد کە تا ڕادەیەک دابەزینی نرخی زێڕمان بینی بەڵام من پێتانەڵەم و دابەزینە کاتیە بێت و لەگەڵ میوانەکەشمە هەر گفتوگۆیەکی زێر دەکەن جا بۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتانە کۆی ئابووری ئەمریکا واروەها ئابووری جیهان و پێشاتەکان و داهاتوش من لە نێو ستۆدیۆ بەڕێز دکتۆر کامەران قادر شارەزای بازاڕەدارایەکان و ئابووری ناسم لەگەڵدا دەبێت کاک دکتۆر فەرموو سپاس بە من بەخێر بێ بۆ ستۆدیۆی کورسات نیوز لەو پرسیارەوە دەست پێ دەکەم داتاکانە بینی کە نەوت و زێڕ بە تایبەت دوو کاڵای سەرەکی جیهان چۆن کاریگەر بوون بە بڕیارەکانی ترەمپ تاکەی ئەم کاریگەریەی بڕیارەکانی ترەمپ بۆ سەرۆکی گەورەترین ئابووری جیهان لەسەر بازار دەمێنێت بەڵێ دیارە نەوت و زێڕ دوو مێتا یا با بڵێن دوو کۆمۆدتین یا با بڵێن دووشت و مەکن کە لە بازاڕە جیهانەکانە تەعاملی زۆزە پێوە ئەکرێ و بەرزۆنیزم یعنی قەرارەتی سیاسی و ئابووری جیهانی تەسیراتێکی زۆزۆتیاکە لەسەر ئەکات بە تایبەتی قەرارەتی یا بڕیارەکانی ئەمریکا من هەتا ئەو دقەیەکە ترامپ نهاتە سەر ئەو قەنەعەتی کاتێ تاریفی گومرگی پێش هەڵبژاردن باسی تاریفی گومرگیە کرد بەڵام من ناتمە سەر ئەو قەنەعەتی کە تاریفی گومرگی بەو شێوەیە بسەپێنە بەسەر هەموو وڵاتانی جیهانە وتم لەوانەیە دەوڵەتێک بێ یا دوان بێ یا تاریفی گومرگیەکە نیسبەتەکەی زۆزۆکەم بێ هەتا ئەو دقەیە قەنەعەتم بەوە نەبوو کە زێڕ بەرز بێتەوە لەبەرێکە کە تاریفی گومرگی نەبێت زێڕ بەرز نابێتەوە لەبەرێکە ئابووری جیهان بە تایبەتی ئابووری ئەمریکا بەرەو ستیبڵ ئەڕۆژ بەراو جێگیربوون ئەڕۆژ بەهۆی بڕیارەکانی بانکی فدراڵی ئەمریکا بۆچی پێشبینی ئەم بڕیارەت ناکرد ئەوەندە بڕیارێکی جەریئانەیە یاخود بڕیارێکی ترسناکە بۆچی پێشبینی ناکرد ئەوە پرسیارێکی زۆر جوانە بۆچی پێشبینیم ناکرد لەبەرێکە من پێشبینی ئەوم ناکرد ئەمریکا ئابووری خۆی لەناوبەرێ لەبەرەوەی کە ئەو بڕیارانەی ترامپ ئەبێت هۆی لەناوبردنی ئابووری ئەمریکا یەکەم جار لەناوبردن چییە من لەناوبردنەوە معنایەوە نییە تر ئابووری تایاوەتی ڕوخێت و هەموو ئەمریکا ئەکەێتە ژێر هێڵ ێژارەوە بەڵام ئەو قووەت و هێزەی کە هەیەی بچیە بە بازاری بازرگانی ئازادەوە هەی بووە بەڵام ئێستا بازرگانێکە ئازادەکە کە بینیمان کات بڕیاری تاریفی گومرگیە کە تا ئێستا نەسەپێنراوە و بەتەمان لە نوێی مانگا بیسەپێن واتە دووسێ ڕۆژتر بیسەپێنن یەکسەر زانیمان کە نازداک لە 23000 واتە 70000 ئەمە باشترین دلیلە یا داو جۆنس لە 44000 هاتۆتە سەر 36000 تا زەبرەکە یەکسەر بۆ بازاری ئەمریکا خۆی بووە بەڵێ ڕاستە تایوان یابان ئەمانەش نیکی یابانی دابەزینی زۆر زۆری تۆمار کردو تایوان بازارەکانی داخستووە لە بەرێکە دابەزینی زۆر زۆری کردو کەواتە ئەمە دابەزی ئەمە زەرری ئابووری هەموو جیهانە کە ئەمریکا سەرۆکایەتی ئەکات یعنی سەرۆکاتی ئەم ئابووری ئەکات بەڵێ سین دابەزینی کردو کەواتە من قەت بڕوام بەوە نەئەکرد ئەمریکایەک یان ترامپ بێت ئەم بڕیارە بات بەڵام ئەوتە بڕیارەکە شیاوە کەس دوایەوەی کە بڕیارەکەیدا کە چاوەڕوان نەکراو بوو بۆ تۆ ئێستا بڕیارەکەیدا و ئابووری ئەمریکا و جیهانیشی شڵەژانوە ئەم بڕیارە بۆچی درا کێ سوودمەند دەبێتایە ئایا دۆناڵد ترامپ وەکو بازرگانیەک بیری لەم مەترسیە نەکرد بۆ دیارە دۆناڵد ترامپ ئەو ڕاوێژکارانی کە هەیە بوو کاتی خۆشی ئەمان بینی کە هەردوو مانگجارێک و یەکێک ئەڕۆژ دەلای وەکو ڕاوێژکار بوو بڵین ئەڕۆژ حتا ڕاوێژکاری سەربازی و سیاسی ئەوانش بەڕاستی تەحملی ئەو بڕیارانی ترامپینە ئەکردووە ئەو ئەوەشی کە لە چوار دەورن بەڕاستی بەو ڕادەیە وانین تا بتوان ڕێ بگرن لە بڕیارەکانی ترامپ تەنانەت هەنێکیان یعنی لەگەڵ ئەوەیە بوون کە لەو پارتێ لە کاتی هەڵبژاردنە لەگەڵ ترامپا بوون بەڵام هەنێک لە بڕیارەکانی بەڕاستی ئەوانیش اعتراضاتیان هەیە ئەمڕۆ هەواڵێک بڵاو بۆ ئەم عەسرە وتیان لەوانەیە ترامپ بۆ 90 ڕۆژ تاریفی گومرگی دواخە یەکسەر بینیمان کە زێر چۆن دابەزینێکی کردەوە بۆ خوار 3000 وەروە بینیمان نازداک لە 500 بوو بە 500 دیسانەوە بەڵام دوجار وایت هاوس یا با بڵێن بانکیستمەوە بڵێم وتی فیک نیوزە وتی فیک نیوزە ئەساسی نیە ئەسڵ ئەساسی نیە بەڵێ من ویستم ئەوە بڵێم کە دوجار ئەوە بڵاو بۆ و دیسانەوە بازار گەڕایە بۆ شێوازە شڵەژانەکەی خۆی شڵەژان زۆر ڕوایە کاک دکتۆر با بێنەوە سەر مەسەلەی نەوت و زێڕ نەوت و زێڕ تاکەی ئەم جوڵە سروشتیانە ئەکەن خوێندنەوەی تۆ چییە بووی بەڵێ ئەمە بۆ زێڕە ئەگەر
ترامپ ئەوە جێبەجێ بکات ئەوەی کە خۆی ئێوە ئەوەی کە ئەیڵێت لە شاشەکانە ئەیبینین ئەوە جێبەجێ بکات بەڕاستی زێر بەردەوام بێ لە بەرزبوونەوەکانی من قەت تەسەورم ئەوەم نەکردووە ترامپ شتێکی وا بکە و پێشتر ئەمود وەک ڕێکلامێک بۆ خەڵکی ئەیکات وەک ڕێکلامێکی هەڵبژارن بەڵام نەخێ لە واقعە زۆر لەوە خراپتریشەکە ئەمێ ئەوەی بڕارێکی تری یا کە خۆتان نەزان کە بەتەمایە لە 150 تاریفەی تری گومرگی بخاتە سەر سین جێبەجێ بکات بالضبط کەواتە چییە کەواتەمە چییە بێت ئەم دابەزینەی زێر یعنی بەشێکی موقەتە کاتیە واتە دوجار کە جێبەجێی ئەکات گەشەی ئابووری ئەوروپا کەمە بێتەوە ئەمریکا بێتەوە کەنەدا ئوسترالیا هەموو وڵاتانی چین کاتێک کە گەشەی ئابووریکەم بۆ کە تۆ ناتوانانی سیقە بە و عملانە بکەیت کە ئەو دەوڵەتانە هەیەە بە دۆلاریشەوە سەبارەت بە دۆلار بەرامبەر دراوەڕکابەرەکان تۆ شارەزایەکی باش لە دراوەکان هەیە و ئاگاد لە فۆڕێکس و بازاری فۆڕێکسە پێ دوایە ئیندێکسی دۆلار بەم جۆرە ئەمێنێتەوە بەرامبەر بە دراوەڕکابەرەکانی یا دابەزێ زیاد پێم وایە ئیندێکسی دۆلار لە داهاتوە دائەبەزێت ئەگەر ئەو تاریفە گومرگیە بەردەوام بێت واتە هەموو یەکێک چێتەوە سەر ئەو تاریفە گومرگی ئەگەر بەردەوام بێ و نێتەوەی کە پاشگەز بێتەوە یا تەخیری نەکات بەڕاستی ئیندێکسی دۆلار ڕاستەم عەسە تۆزە بەرز بۆەوە لە 100 لە 100 بوو بە 100 بەڵام دیسانەوە گەڕێتەوە بۆ 100 پێم وایە دابەزین تۆمارەکە و یۆرۆ پاوەند بەرامبەری بەرزدەونەوە بەس ئێمە ئاگامان لە شتێک بێ یۆرۆ پاوەند کە بەرامبەر بە دۆلار بەرزەمنەوە مانای ئەوە نییە قودرەتی شڕائیان زیای کردووە بەرامبەر بە دۆلار بەرزەبنەوە بەڵام ئەوانش ئابووریان بەڕاستی وێرانە لەبەرەوەی کە بەهۆی ئەوەی کە تاریفە گومرگیە ئەم ئێوارەیە بینیمان کە BMW لە حوتی فرۆشی کەم بۆتەوە هەر بەهۆی ئەوەی کە پێشبینی ئەکرێت تاریفی گومرگی بخرێتە سەر پیشەسازی ئەوروپا کەواتە ئەگە بگەڕێنەوە بۆ نەوت و من پێم وایە نەوت بەردەوام بێت لە دابەزینەکانێک تاریفی گومرگی وەزێرش بەردەوام بێت لە بەرزبوون باشە ئەمەوێ ئەگەر هاوکارانم هاوکار بن شتێک پێکەوە لێرە تەماشا دەکەین کە نەخشەی گەرمی بازاڕی پشکەکان و کۆمپانیەکانە سەرەتاش سەیرێکی ئەمریکاکەین و باسیەواکەین کۆمپانیەکان دۆخیان چۆنەوە ئەگەری هەیە کۆمپانی ئەمریکیەکان چیان بەسەر بێ هەڵبەتە ئەمە دەیبینین ئەمە هیتماپ یاخود نەخشەی گەرمی کۆمپانیەکانی ئەمریکایە کە بە جۆرێک ئەم نەخشە گەرمە پیشانیەدا زۆرینەی بەهای پشکەکان و پێنوێنەکان دابەزیون بۆ نمونە ئەگەر تەماشایەکی هەندێک لە پێنوێنەکان نێتفلێکس مێتا ئەمڕۆ تا ڕادێک قەرەبووی ئەو زیانانیان کرەوە بەس بینیمان زیانەکانیان چەند گەورە بوو سەی مایکرۆسۆفت کەین دەبینین زیانی دەیان ملیار دۆلاری پێ گەیشتووە هەروەها هەر یەکێک لەم کۆمپانیانە تا ڕادێک ئێوارەی ئەمڕۆ ماپەکە نەخشەکە ڕەنگی سەوزی بەخۆیەوە بینی بەڵام لە دەستپێکی مامەڵەکانی ئەمڕۆیە تەواوی ئەم بازاڕە بە جۆرێک سوور هەڵگەڕابوون کە مەترسی گەورە لەسەر ئابووری جیهان و هەروەها بەهای پشکەکان دروست ببوو دکتۆرەمێ پرسیاری ئەوت لێ بکەم ئەم کۆمپانیا ئەمریکیانە و هەروەها پێنوێنە ئەمریکیەکان ئەم زەبرە گەورەیان پێدەگات تا کەی بەرگەی ئەم فشارەی سەپاندنی باجی گومرکی دەگرن و دەبینین ئەوەی کە مۆبایلێکی ئەپڵ ڕەنگە بە دوو هێندە بگاتە دەست ئەمریکیەکان و خەڵکی تریش ئەم کاریگەریە تا چەند ئەم فشارە تا چەند لایەن کۆمپانی ئەمریکەکان و قبول کراوە بەڵێ دیارە من بۆیە ئەڵێم بازاڕەکان ئەشێوێت بەهۆی ئەو تاریفە گومرگیەوە لە بەرێکە ڕێژەی هەڵاوسان طبعاً هەڵاوسان یەکێکە لەو بەرزبوونی ئاسێکیش نرخەکان یەکێک لەو نەخۆشانەی کە لە ئابووریا هەیە و هەمیشە بانکی فدرالی ئەمریکا کە ئەمریکا یەکەم وڵاتە کە توانێتی هەمیشە کۆنتترۆلی هەڵاوسان بکات ئێستا لە لای خۆمان یا لە وڵاتانی تر یا لە وڵاتانی تازە پێگەیشتوو کە کاتێک هەڵاوسان ڕۆیە لە ساعت 20 ڕۆیات بەڵام لە ئەمریکا ئەگەر هاتوو بشبینین لە ساعت 5 ڕووبایەک سەر ئەدەواتی سیاساتی مالی بەکارێن سوودی بانکی بەرزەکەنەوە بۆ ئیگە هەڵاوسان دابەزێتەوە و بینیمان لە دوای کۆرۆناوە کە هەڵاوسان بەرز بۆ ئەدەواتی سیاساتی نەختیان بەکارێنە و هەڵاوسان دابەزیەوە ئەمەی کە چ کاریگەریەکی هەبێت یعنی ئەم بازاڕانە چی لێت لە داهاتوە ئەم بازاڕانە بەڕاستی تووشی مەسەلەن ئەو پرۆدەکتانە یا ئەو بەرەمانێک کە دروستیەکەن ئاسێکیش نرخەکانی بەرز بێتەوە کە بەرز بووە خواست کەمە بێتەوە کە خواست کەم بۆ واتە فرۆشیان کەمە بێتەوە کە فرۆشیان کەم بۆوە واتە قازانجیان کەمە بێتەوە کە قازانجیان کە بۆ پشکە قازانجی کەم بۆ نرخی پشکەکە ئەشکێ لە جیهانە واتە جیرۆم پاڵ پێشبینیەوەی کردووە داکشانی گەورەی ئابووری ڕووبدا هەڵاوسان ڕووبدا
تۆکو ئابووری ناسێک پێشبینی ئەم دووە بۆ ئەمریکاکەی بەڵێ ئەگەر ئەم تاریفەیە جێبەجێ بکرێ و ڕێ لە ترەمپ نەگرن 100% خاوبنەوەی ئابووری لە هەموو جیهانە ڕۆیات نەک لە ئەمریکا بەس ئەمریکا گەورەترین زەرەری بەرەکەی ئەمەیەک دووش ئەو کاتە ئەگەر بانکی فدراڵی سوودی بانکیش دابەزێنێ دیسانەوە لە زەرەری چی هەڵاوسانە چونکە سوودی بانکی دابەزێنێ بۆ هەندانی ئابووریە لەلایەکەوە بەس لەلایەکی ترەوە ئەوەنەی ئاسی گشتی نرخیان بەرزبێتەوە قدرەتی شڕایی دۆلار بەرامبەر بەو شمەک و خزمەتگوزاران کە لە بازاڕ هەیە سەبارەت بە نرخی سوودی بانکی ئەمریکا چەند قۆناغێکم لێرە پیشاندا بینەران بینیان پێشبینی چیەکەی ئایا بانکی فیدراڵی ئەمریکا دەست بۆ دابەزاندنیە با چونکە لەوەتی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ کورسی سەرۆکایەتی بەدەست هێناوە فشارەکانی بۆ دابەزاندنی نرخی سوودی بانکی بەردەوامە ئایا دەست بۆ ئەمە ئەبا جیرۆن پاول طبعا ئەو سیاسەتی کە ترەمپ گرتوێتێ بەر هیچ هانی ئەوە نادرێت کە تۆ سوودی بانکی دابەزێنێت لەبەرێک کە تۆ ئەو سیاستانی ئەواتە سیاسەتی بازرگانی ئەوەی کە ترەمپ جێبەجێ کردووە ئەبێتەوەی هەڵاوسان کە هەڵاوسان بوو نابێت سوودی بانکی دابەزێنی بەڵام جێرن پاول ناچار ئەبێت سوودی بانکی دابەزێنێت نەک لەبەر قسەکەی ترەمپی بڵێ وڵات دابەزێنیش دابەزێنێت لەبەرەوەی کە ئەوە وەکو بانکێکی مرکزی وایە و سربەخۆیە و کاریگەری سیاسی کەمتر لەسەرە بەڕاستی بەڵام بۆچی دای ئەبەزێنە پێشبینەکەم دابەزێنێت ڕەنگە دوو جار دایبەزێنێت دوو واتە 25 خاڵی بنەڕەتی و 25 خاڵی واتە 50 خاڵی بنەڕەتی بە دوو جار بەلایەنێکەوە دابەزێنێت لە پێناو چی لە پێناوی کە جێرن پاوڵ ئەزانێت کە گەشەی ئابووری کەمە بێتەوە لە ئەمریکا و ئەشزانێت کە کێشەیەکی گەورەی بێکاری لە ناو بازاڕە ڕوایەت تەمان ئەمە لەکەی ڕوایەت لە مانگی 5 و 6 و 7 و 8 ئەمانە لەو مانگانە لە ئەمریکا ڕێ ئەگەر تاریفەی گومرگەکە و خۆی بڕات باشە لەم کاتانە چی ئەبێت دەگە سوودی بانکی دابەزێنێت ئەو کاتە بە دابەزانی سوودی بانکی بەشێک لەو زەرەر و زیانەی کە لە گەشەی ئابووری ڕوویاوە لە ئەمریکا بەشێکی کەم ئەیجێڕێتەوە یعنی ناچارە بێت لە پێناو زیادکردنی گەشەی ئابووری باشە سەیرێکی نەخشەی گەرمی کۆمپانیەکانی چینی شەکەن ئەگەر بێتە سەر دیوارەکە چین کاریگەریەکەی گەورەتر هەڕەشەیەکی تریشی ئەمڕۆ لێکراکە ئەگەر بێت و پاشگەز نەبێتەوە لە سەپاندنی 34% بەسەر باجی گومرکی بەسەر کاڵاوشمەکی ئەمریکا نۆی مانگ 50% دیکە باج دەچێتەوە سەر بەرهەمە چینیەکان کە هەناردەی ئەمریکا ئاکرێن چین ئەتوانین بڵێن قوربانیی گەورەی ئەم باجە گومرکیە ئابوووریەکەی داڕمێ بەم بڕیاری دیارە نەک تەنها ئەمریکا نەک تەنها چین وڵاتانی تریش بەڵام بە ڕێژە کەوتووە ئەو تاریفە گومرگی کە ئەمریکای خاتە سەر چین جیاوازە لەو تاریفە گومرگی کە ئەمریکای خاتە سەر ئوسترالیا فەرقێکی زۆری هەیە مەسەلا ئەوەی چین تۆزە زەحمەترە و چینیش ئەبێ بۆ پاراستنی خۆی ئەبێ ڕێئاکشنیە بێت دیارە ئابووری ئەمریکا لە ئابووری چین زۆ بەقوترە ئەو سادراتی کە چین هەیەی دلیل نییە لەسەرەوەی کە ئابووری یا چین لە ئەمریکا بەقوترە نەخێر ئەو ئابووری کە ئەمریکا هەیەی بە چەند قات لە ئابووری سین بەقوترە بێگومان ئەم نەتیجەی کە ئێستا لە بازاڕەکانی چینە بینیمانە دەرئەنجامێکە کە پێشبینی کراوە و لەوە خراپتریشی بەسەر بێت بەڵام ئەمریکاش بە هەمان شەوە لەوە خراپتری بەسەر بەس ئەمریکا ئەبێت چی بکە ئەبێ شتێکی وا بکە کە ئابووریەکەی خۆی دانەم یعنی تووشی ڕمان نەبێت یا تووشی داڕمانێکی گەورە نەبێت نەک تۆ بڵێ وەڵا با ئەو تووشی داڕمان بێ و منیش مشکلێنێ با تووشی داڕمان بنەڕاستی ئەوە شتێکی زانستیانە نییە و پێم من نەمبیستوە هیچ ئابوورناسکی ئەمریکی کە کارتێک بەدەست چینەوە هەیە بۆ ئەوەی دژی ئەم بڕیارانە بێت و ئیتر ئابوووریەکەی کاریگەری گەورەی نەبێ بە بڕیارە کارتێکی ناڕاستە خۆی کارتە ناڕاستە خۆی چکە چییە بۆ نمونە ئەمریکا زۆربەی ئەو پرۆدەکتانی کە لەناو ئەمریکا بەرهەم بێت نرخەکەی گرانە بەس لە دەروی ئەمریکا بێت هەرزانترە هەر بۆیە تیجارتی عالمی لەسەر ئەوە جیهانی لەسەر ئەوە بنیادنراوە دیارە ئەو شتانی کە لە چین دروستەکرێت ئەینەرە بۆ ئەمریکا یعنی خەڵک ئەتوانێت بۆی بکرێت باشە کە کاتێک تۆ تاریفی گومرگی خێتە سەر شتومەکی چینی کەواتە ئەو شتومەکانە ناچن بۆ ئەمریکا بشتم ئەمریکا گران ئەبێ لە ئەمریکا کەواتە خەڵک بۆی ناکڕێ لە ئەمریکا کەواتە وەرەقەیەکی ناڕاستە و خۆ هەیە کە چین بەدەستێتی ڕاستەوخۆ نیە ناڕاستەخۆیە واتە ئەمریکا شتێکە کات بەڵام دوای کاردانەوە خراپەکەی بۆ خۆی ئەگەڕێتەوە ڕاستە چین زەرەرگا بەس کاردانەوە ئەویش ئەوەیە کە ئاسی گشتین نرخان لە ئەمریکا بەرزێتەوە و خەڵک توانای نابێ بیکڕێت و ئەبێت مەسەلا موچە زیاد بکە مینیمەم وەی زیاد بکە ئەو کاتش بەڕاستی هەڵاوسان ئەوەی تر بەرزێت دوو شت هەیە ئەگەری ڕوودانی هەیە وەکو پرسیارێک لە تۆ یەکەم ئایا ئەگەری ڕوودانی ئەوە هەیە کۆمپانیا ئەمریکیەکان لە چین بکشێنەوە بێنەوە وڵاتەکەی خۆیان بۆ ئەم باجە زۆرە بەسەر بەرهەمەکانیانە نەسەپێت و ئایا هیچ کۆمپانیایەکی چینی و یابانی وڵاتانی تر ئەچن بنکە بکەنەوە لە ئەمریکا بۆی
ڕزگاریان بێ لەم باجی گومریکیە هیچیان ڕوو نایێت بەنسبەت ئەوەی کە ئایا کۆمپانیەکانی ئەمریکا یەنەوە بۆ یعنی کەوەی کە لە چین ئیشەکەن یەنەوە بۆ ئەمریکا نەخێر لەبەری کە چین تەنها مشکلی لەگەڵ ئەمریکا هەیە بەڵام ئەو بەرهەمانێک کە دروست دەکرێت ئەینێرە بۆ ئەمریکا ئەینێرە بۆ ئەوروپا ئەینێرە بۆ ئوسترالیا ئەینێرە بۆ کەنەدا کەواتە ئەو کۆمپانیانە هێشتا ئەتوانن چی بکەن هێشتا ئەتوانن لە ڕبح بن یان لە قازان جابن بەڵام ئەو کۆمپانیانەی کە لە چینەوە بچن بۆ ئەمریکا ناتوانن بەڕاستی ئەوە بکەن بۆچی ناتوانن لە چینەوە بچن بۆ ئەمریکا لەبەری کە لە ئەمریکا کە کاتێک پرۆدەکتە یا بەرهەم ئەهێنن سعرەکەی زۆر بەرزەبێت کە سعرەکەی بۆ زۆر بەرزەبێت بینێنە دەرەوەی وڵات نافرۆشرێت یعنی ڕەنگە ئایفۆنێک لە چین 1500 دلار بکەوێت بەس داوانەی لە ئەمریکا 2500 دلار بکەوێت تۆ 2500 دلار ئەینێری بۆ ئێستش ئەو باجە بچێتە سەری بە هەمان شێوە گرانە بێت بەرهەمەکانی بە هەموو گرانەکەن بەڵێ بۆیە ئەڵێم ئەو ئایفۆنێک ئێمە باسەکەین پشکەکانی دا ئەبەزێت یعنی بچێت بۆیە بچێت بەڵام لە سین بمێنێتەوە لانی کەم ئەینێرە بۆ نرخی کێزانتر ئەینێرە بۆ ئەوروپا ئەو شتە بەس لە ئەمریکا گران باشە با هەندێک داتای تر ببینین پێکەوە پێم خۆشە گفتوگۆی لەسەر بکەین سەبارە بە دووشەمەی ڕەش مێژووی ئابووری جیهان کە ئێستا دەچین باسی ئەەکەین لە ساڵی 1970 دووشەمەی ڕەش ڕوویداوە کاتێک لە دووشەمەدا بازارەکان کرانەوە داڕمانێکی گەورەی بازاری پشکەکان لە جیهان ڕوویدا کە لە 1970 ڕوویداوە بە جۆرێک زیانەکان بەم جۆرە بوون 500 میلیارد دلار زیان بەر بازاری پشکەکانی ئەمریکا کەوت 1.7 تریلیۆن دلار لە سەرجەم بازارەکانی جیهان کەوت ئەمڕۆ کە ڕۆژی دووشەمەیە ئەکرێ بڵین تا ڕادەیەکەم دووشەمەش دووشەمەیەکی ڕەشە بۆ بۆرسەی جیهانی پشکەکانی جیهان بەڵێ ڕاستەکەی ئەو دووشەمە ڕەشەمە توانین بڵین بۆ چوارشەمە یا پێنجشەمەی ڕۆژ لەبەرێکە لە کاتێکە لە دوی چوارە ڕایگەیاند کە تاریفی گومرگی ئەخاتە سەری من لەو ڕۆژەوە حسابی ئەەکەم کە بەڕاستی بازاڕدارایەکان تووشی داڕمانی گەورە ئەبن بۆچی کە هەموو شێوی نیسبەتی میئەوی تاریفە گومرگەکەی تیا بوو بەڵام دوای ئەوکە ئیعلانی کرد ئەنجە دوای ئەوە بازارەکان وردەوە داڕمانیان کرد و بۆ ڕۆژەوەی کە تۆ پێشبینیەکەی کە مێژوویەکی ڕەش هەر چاوڕێیە تۆمار بکرێت لە بازارەکە ئەگەر باجی گومرگی بەردەوام بێت ئەگەر ئەم قسانی کە من ئەیکەم ئەگەر باجی گومرگی بەردەوام بێت چونکە خۆ ئەوروپاش دانانیشێت ئەوروپاش تاریفی گومرگی خاتە سەر ئەمریکا کەنەدا بە هەمان شێوە مەکسیب بە هەمان شێوە ئەزانی بەریتانیا و ئیتالیا و ئوسترالیا کە کۆبوونەوەیشیان کردو بۆی کە تا بەیەکەوە تاریفی گومرگی بخەنە سەر ئەمریکا خۆمە شەڕی بازرگانیە جەنگی ژیانی بازرگانی ڕووەدا ئەگەر بەم جۆرە بە هەندێک داتای تر ببینین پێکەوە کە لەسەر هەر دووشەمەی ڕەش دکتۆرەگەر تەماشایەکی ئەم بەروارە بکەین نەبینین ئەمە دووشەمەی ڕەشمان باز کرد لە ساڵی 1970 ڕوویداوە کە زیانێکی گەورە بەر ئابووری گیان کەوتەوە بە جۆرێک لە بۆرسەی هۆنگ کۆنگ 45.5% زیانی بەرکەوتووە لە ئوسترالیا 41.8%، بەریتانیا کەمتر 26.4%، کەنەدا 22.5% و دەبینین داو جۆنس 23% و هەروەها S&P 500 کە نوێنەرایەتی 500 کۆمپانیایە 20.4%. قەیرانێکی تر لە جیهاندا ساڵی 2010 بەڵام کاریگەریەکەی هاوشێوەی 87 نەبووە. دەبینین لە کۆرۆناش داڕمانی بازار ڕوئەدا، بازار بە هەموو جۆرێک ڕائەوەستێت، ئەم گرفتە گەورە ئابووریانە ڕوئەدا. لە نێوان ئەم بەروارانەدا ساڵانێکی زۆر هەن، بەڵام لە دوای کۆرۆنا بینین 5 ساڵ تێپەڕیوە و گرفتی گەورە بەر ئابووری جیهان کەوتووە. ئایا ئەتوانین تەنها دەستی تۆمەت بۆ ترەمپ درێژکەین لەم هەنگاوانەیە یان ئابووری جیهان هەر ئەمەیە بینی؟ نەخێر ئەگەر سیاسەتی بازرگانی ئازاد هەبێت ئەم بەڕاستی ئەم داڕمانی کە لەم چەند ڕۆژی ڕابردووە کە بە ئێساش بەردەوامە ئەمەی نەئەبینی بچکە تاریفەی ئەمانە کە ڕووییاوە بۆ نمونە ئەوەی ساڵی 2010 پەیوەندی هەبووە بە ئیفلاسبوونی بانکەکانەوە ئەوە سیاساتی نەختینەی توانی چارەسەریکە. ئەوەی کۆرۆنا لە دەرەوەی قووەتی ئابووری بوو و شتێک لە دەرەوەی چوارچەوەی ئابووریە هاتوو و ئابووری تا ڕادێک داڕمان و بەهۆی سیاساتی نەختینەوی سیاساتی مالیەوە توانیان چارەسەریکەن، چونکە بەتەنها بەڕاستی ئەوەی کۆرۆنای 2020 خۆ باسانی چارەسەر نەبوو، دەواتی سیاساتی نەختینەی لە ئەمریکا بەکارهات و لە زۆربەی دەوڵەتان بەکارهات وەگوتمەوەی 2000 و ئەوەی 1970 بەهامانەوە. بەس ئەمە شتێکە بڵێن دروست ئەکرێت، ئەو ێستا لە بنیادنانایە. بنیادنانەکە چییە؟ کە سیاسەتی پاراستنی بازرگانی ئەگرێ بەدە. ئەم سیاسەتی پاراستنی بازرگانیە 100 ساڵ 200 ساڵ لەمە پێش تاقی کراوەتەوە. یعنی یەکەم ئابووری ناز ئادەم سمس ئاماژەی بۆیەوە کە سیاسەتی پاراستنی بازرگانی خراپترین سیاسەتەکە لە نێوان وڵاتانە جێبەجێ ئەگەر جێبەجێ بکرێ و ئێستا ترامپ تازە ئەگەڕێتەوە بۆ نقطەیەکە ئەو دێڕە. دروستە، یعنی ئێوێ ئەم زنجیرەیە تێکدا. ئەگەر داتای ترما بێت لەسەر دووشەمەی ڕەش بۆ ئەوی هەندێک شت باس بکەین،
هۆکارەکانی ڕوودانی دووشەمەی ڕەشی هەشتا بەم جۆرێک بووە کە تازە کۆمپیوتەر لە مامەڵەکانە بەکار هاتووە گرفتێکی گەورە بۆ دروست بووە واروەها پەیوەستبوونی بازارە جیهانەکان ترسی وەبەرهێنەران هۆکارێ بۆ ڕوودانی ئەو بابەتە بەرزبوونەوەی زۆری بەهای بازاڕی پشکەکان لە ئێستاە دەبینین ئەگەر گرفتێکی گەورە دروست بێ بە بازاڕی پشکەکان بازار قوفڵەکرێ ڕایگیرێ و ئەو ئەمڕۆژ ئەوەمان بینی واروها نەبوونی میکانیزمێ بۆ ڕاگررتنی بازار کە لە ئێستاە ئاسان ڕوئەدا وەختە ئاسان نەبووە لەگەڵ کێشە دارایەکان تا داتاکانی کەنداویش سەیرەکەین پرسیاری ئەوە ئەەکەم ڕاگررتنی بازار شەتداونکردنی بازاری پشکی هەر وڵاتێک لە دۆخێکی وەکو ئێستەیە ئاساییە بەڵێ و پێویستیشە مەسەەن ئێستا بینین بۆ نمونە یەکێک لە پێنوێنەکان بۆ نمونە کۆمەڵی پێنوێن هەیە بن داو جۆنز نازداک داکس ئەمانە کە بەیەک یعنی دا ئەڤەزن بەهۆی شتێکەوە دا ئەڤەز یا بەهۆی ئەوەی کە ئەزمەیەکی جیهانیە بوو شتێکی زۆر ئاساییەوە باشیشە و ئابووریش سەپۆرت یەکات کە لەو کاتەیە بۆ چەند ڕۆژە داخرێ بووی ئەو شڵژان چکە حاڵەتی سایکۆلۆجی هەیە لێرەیە ئەو حاڵەتە سایکۆلۆجیە وا ئەکات بازار ئەگەر بۆ نمونە داو جۆنز لە چلا بێتە سەر 20یش لە ڕاستیە ئابوووریەکە بۆ ڕادەی خراپ نەبوو تا بێتە سەر 20 ئەبێ بێتە سەر 25,000 یا 30,000 بەس ئەو یەتە سەر 20 لەبەر حاڵەتی سایکۆلۆجیەکە کەواتە پێویستە لە کاتێکە کە شڵەژانی زۆر گەورەی ڕۆیات بازاڕدارەکان داخرێت بۆی پێنوێنەکان بەردەوام نەبن لە دابەزین. بەڵێ دکتۆر چینە لای داتاکانی کەندا و کەنداویش کاریگەر بووە بە بڕیارەکانی ترامپ بە تایبەت لە دوو ڕۆژی سەرەتایە کاریگەر بووە بە جۆرێکە دوو بەروار باسەکەین بە خێرایی پێنوێنی ئەبوزەبی یاخود بازاری بۆرسی ئەبوزەبی لە 6.2% بوو و لە 4 کاریگەریەکان 4.8% بوو دەبینین پێنوێنی دوبەی یاخود بۆرسی دوبەی 1.5% کاریگەر بوو بەمە کە دابەزینی بەخۆی بینی لە 4دا 5.96% دەوحا کۆیت بە هەمان شێوە ئەبینین هەندێکیان 6 مانگ کاریگەری گەوریان لەسەر بوو هەندێکیان 7 مانگ واروەها پێنوێنەکانی تریش تا تەداولی سعودیش کە 6.48% دابەزی بەڵام دەبینین تا ڕادەیە کەم بۆ تۆ لەم ڕۆدا ئەگەر داتاکانی دواترمان بنێ بۆ ئەوی ئاخر پرسیار لەسەر کەندا و لە دکتۆر بکەم ئەمە کۆمپانیەکانی کەنداوە ئارامکۆ کە گەورەترین کۆمپانیایە دەبینین ئەمڕۆ تا ڕادێک قەرەبووی دابەزینەکەی کردووە لە سوورەوە گۆڕاوە بۆ سەوز بەڵام ڕێژەکەی کەمترە بە هەمان شێوە دەبینین کاریگەر بووە بە بڕیارەکانی ترامپ ئایا کەندا و کە وڵاتێکی خاوەن نەوت و گازە تا چەند بەم بڕیارانە زەبری کوشندەی بەردەکرێت ئەگەر بە کورتی طبعا ئێمە ئەبێ یعنی خەڵکانێکی ئەڵێن عراق تەزیر ناکا بۆ ئەمریکا هیچ شتێک نانێرە بۆ ئەمریکا لەبەرەوەی عراق زەرمەند نابێت یان ئەڵێن وڵاتانی کەندا و کەمترین شتومەک ئەنێرن بۆ ئەمریکا نەخێر پەیوەندی بەوە نییە ئابووری جیهان تێگەچێکا بە ئابووری جیهان تێکچوو ئەو حەلقەیە کە لە نێوان وڵاتانە دروست بووە حەلقەیەکی ئابووری هەیە هەمووی ئەبچڕێت کە بچرا تۆ بەڕاستی زەرمەند ئەبی لەبەرەوە وڵاتانی کەنداویش بەشێ با نەوتیشیان زۆر بێ با ئەسڵ نرخی نەوت دابەزیوە بەس با بڵین فەرز نەداش ناوبەزی بێت یعنی ئەسوم سەنەداتیان هەمووی دابەزێت تووشی دابەزانە بێت لەبەری کە ئەم وڵاتانش بەهۆی بازرگانی دەرەکیەوە بوون بە وڵاتەکە ئابووریەکەیان بەقووە بێگومان کاریگەری گەوری لەسەر وڵاتانی کەندا. دکتۆر کامەران قادر ئابووری ناس و شارەزایی بازاڕدارەکان سوپاس کە لە کورسات لە ستۆدیۆکانی کورسات لەگەڵمان بووی مادوومان کردی دەچینە لای پرسی موچە ئەمڕۆ 7 ڕۆژ بەسەر مانگی 4دا تێپەڕیەوە تا ئێستا سیستمی پەیڕۆڵ چالاک نەکراوە بۆ ئەوەی دەست بە کارکردن بکرێت بۆ ئامادەکردنی لیستی مانگی 4 موچەخۆرانی هەرێمی کوردستان سەرچاوێک لە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان بە کورسات نیوزی ڕاگەیان پێشبینی دەکەن سبەی سیستمەکە چالاک بکرێت و دەست بە ئامادەکردنی لیستی مانگی 4 بکرێت کاتێک سیستمەکەش چالاک دەبێت لە ماوەی 3 ڕۆژدا بڕیارە گەنجینەکان تەواوی لیستی موچە ئامادە بکەن و بینێرن بۆ وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان دواتریش لە ماوەی 1 ڕۆژدا وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان یەکیان دەخات و دەینێرێت بۆ بەغداد.
لەم پرسە دوور دەکەوینەوە دەچینە لای پرسێک کە پەیوەستە بە خواست لەسەر جلوبەرگ و هەروەها هەناردە و هاوردەی جلوبەرگ لەلایەن ئێرانەوە. ئێران ئێستا بەدەست بەروبوومە قوماشی و هەروەها جلوبەرگەکانی قاچاقەوە دەناڵێنێ بە جۆرێکە گلەیەکە بۆ ئەوەیە وە بەرهێنەرانی جلوبەرگەڵێن یەک لە سەرسێ ئەو جلوبەرگەی دەچێتە ناو ئێرانەوە بە شێوازی قاچاق دەچێت ئەمەش گرفتی گەورەی بۆ دروستکردوون کە ئەم بابەتەش هەندێک داتا دەخوازێ من ئێستا بە ڕوونی پێتانەڵم داتاکان لەبارەی جلوبەرگی ئێران چۆنن. سەبارەت بە جلوبەرگ و قوماش لە ئێران قەبارەی بازاڕی جلوبەرگ و قوماش لە ئێران 9 ملیار دۆلارە ئەوەی کە گلەی و گازندەی یاخود ڕەخنەیەوە بەرهێنەرانی قوماش و جلوبەرگی ئێرانی ئەوەیە کە 3 ملیار دۆلار لەم بڕا کە یەک لە سەرسەیەکە بە شێوازی قاچاق دەچێتە ناوە بۆ ئێران و مامەڵەی پێواکرێت کە ئەمەش گرفتی بۆ کارگەکانی جلوبەرگ و هەروەها قوماش دروست کردووە. بەکارهێنانی ساڵانەی جلوبەرگ 390,000 تۆنە لە ئێران و هەروەها بەکارهێنانی قوماش ساڵانە 643,000 تۆنە بەکارهێنانی دەزوو بۆ بەرەمێنانی بوارەکانی قوماش و دروستکردنی بەشێک لە قوماش 880,000 تۆنە بەکارهێنانی قوماش و جلوبەرگ 7,000 یەکەی پیشەسازی تیایدا کارەکەن کە 6,000 کرێکار لە ئێراندا لەم بوارەکارەکە دواتریش باسی تورکیاتان بۆکەم. هەناردەی ساڵی 2024 قوماش لە ئێرانەوە 560 ملیۆن دۆلار بووە. سەبارەت بە داتای تر لەسەر ئەم بابەتە ئەوە یەکە یەکێتی بەرهەمهێنان و هەناردەکاری قوماش و جلوبەرگی ئێران دەڵێت قاچاق کێشەی بۆ بەرەمێنانی قوماش یاخود کارەکانی ئەوان دروست کردووە واروها دەڵێ ناتوانن کە بازاری قاچاق کۆنتترۆلکن لە دەست دەرچووە بابەتەکە ئەوەشی کە بە قاچاق هێنرێت لە وڵاتەکانی تورکیا واروها پاکستان و بەنگلادیش و وڵاتەکانی تری دراوسێی ئێرانەوەی دەچینە تورکیا کە میوانێک شمە بێ هەندێک داتاتان پێڵم و گفتوگۆی ئەو بابەتە ئەکەن. قوماش لە تورکیا داهاتەکەی کەم بووە داهاتی جلوبەرگ و قوماش لە تورکیا کە داتاکان پێمانەڵەیە لە تورکیا لە ساڵی 2024 تا ڕادەیەک داهاتەکەی دابەزیەوە بەم جۆرە هەرێک لە قوماش جلوبەرگ و هەروەها چەرمیش. داتاکان پێمانەڵێت کە لە ساڵی 2022 داهاتی قوماش لە تورکیا بەگشتی 10 ملیار و 350 ملیۆن دۆلار بووە کە ئەمەش بڕێکی باشە بەڵام دەبینی لە ساڵی 2023 دابەزیەوە بۆ 9 ملیار و 550 ملیۆن دۆلار لە ساڵی 2024 جارێکی تر دابەزیەوە بۆ 9 ملیار و 490 ملیۆن دۆلار. داهاتی جلوبەرگی ئامادە نەک قوماش بەم جۆرە بووە لە ساڵی 2023 19 ملیار و 200 ملیۆن دۆلار بووە بەڵام دەبینین لە ساڵی 2024 دابەزیەوە بۆ 7.9% کە نزیکی 6% دابەزیوە. داهاتی چرم ئەوش وەکو بەشێکی پێداویستی جلوبەرگە لە 1.9 ملیار دۆلارەوە لە ساڵی 2023 دابەزیوە بۆ 1.5 ملیار دۆلار لە ساڵی 2024. لە دوو ساڵدا کەرتی قوماش و جلوبەرگ لە تورکیا 300,000 کەس کارەکانیان لەدەستداوە لەم کەرتەیە. ئێستا 950,000 کرێکار لەم بابەتەیە کار دەکەن لە کاتێکدا پێشتر 1,250,000 کرێکار بوون. گەورەترین گرفت لە بەردەم کەرتی قوماش و جلوبەرگ لە تورکیا بەرزبوونەوەی هەڵاوسان و بەرزبوونەوەی تێچووی بەرەمێنانە ئەمە ژوای کردووە کە کارگەیەکی زۆر بۆ میسر بچێت. سەبارەت بە هەناردەی جلوبەرگ لە تورکیاوە بۆ وڵاتان دەبینین کە داتاکان پێمان دەڵێت 207 وڵات لە ساڵی 2024دا جلوبەرگ و قوماشی تورکیان بۆ هەناردەکراوە. گەورەترین هاوردەکاری جلوبەرگ و قوماشی تورکیا ئیتاڵیایە دووەمیان بەریتانیا لە ڕیزبەندی سێمیشدا ئیسپانیایە. بۆ ئەم پرسە و گفتوگۆی پرسی قوماش و هەروەها جلوبەرگ لە هەولێرەوە بەڕێز ئیحسان ئۆغرلو خاوەنی کارگەی جلوبەرگ لە ئامەد لەگەڵمان دەبێت. کاک ئیحسان ئەم کاتت باش دەمەوێت بۆ پرسیارە دەست پێ بکەم بازاری قوماش و جلی تورکی بۆچی گەیشتووە بەم دۆخەی ئێستا بۆچی لە ساڵی 2024دا داهاتەکەی بۆ جۆرە دابەزیوە؟ قماش لە تورکیە زێدە بوویە ji ber xatirê ku
دەنگێتە تام ناتمن جۆمان لێتە کاک حسان بەڵێ بەڵێ جۆمان لێتە با پرسیارەکە بەم جۆرە بکەمەوە بازارە قوماش و جلێن تورکی دنەهادا چەوایە گەلۆوەکی ساڵە 2024 بەهایە وێ داکەتیە بەهایە وێ ئەسڵ زێدە نەبوویە پر زێدە دا نەکەتی ئەمە زێدە نەبووی ji ber çi zêde nebûye ji ber ku marqê ulusî ew bazarê mesela wek Çînê wek Misrê daha bikêm fiyat karin çêbikin ji ber wir tekstîl gava çûwê derê fiyatê wî zêde nebûye ama 2024 de fiyat pir zêde bûn fiyat zêde bûn mesela bêjin dolar 2024 de ji sadî hevde hat zêde bû ama kehrep em bêjin xebatkar em bêjin tamamê ew kê tekstîlê maliyeta wî sadî heftê û pênc zêde bû ji ber wî 2025 de hani kesî ku tekstîl diqede yani Türkiye'de hemen hemen ji sadî pêncî çûye ji ber xatirê ku talep zêde tune ye gava talep tune ve fiyat zêde nabe îca ji ber Çîn mesela Çînê fiyatê qumaş Çînê kêmin Türkiye kehreb zêde kir ji ber xatirê kehreba wî zêde kirin şey zariba wî zêde kirin zaribe zêde kirin qumaş ji wir jî naye ew kirin yani bi rastî bêjin 2025 de pir zêde bûn ew kê qumaş gava qumaş zêde cilûberg jî fiyatê wî zêde dibin ama li Türkiye 2025 de serê salê heta ana wek sadî em bêjin pênc ancak zêde bûye باز لەوە دەکرێت 200 کارگەی تورکیا و کارگەی تورکی چوون بۆ میسر کارگەکانیان گواستۆتەوە چوون بۆ میسر بۆچی کارگە تورکیەکان دەڕۆن بۆ میسر یا وڵاتانی تر cilûberga ew kêwî ji sadî sî xebatkarin îro xebatkarê li Tirkiye her xebatkarekî wî li ser şirîkê ew kewî nêzîkî 1400 dolar e îro li Misrê 300 dolar e li Özbekistan 400 dolar e li Bangladeş 150 dolar e ji ber wî em bêjim marqê ulusî salê nêzînkî 700 milyon ebêjim cilûberga çêdikin ew 700 milyon ew ki her hebekî $1 fiyata wî fark bike di sadece di çêkirina wî de 700 milyon dolar kar dikin ji ber wî heta ez vî jî bêjim marqê ulusî ne Tirkiye jî nêzînkê 25 hev çûn Misrê Misir ew ka wî kêmek kerep bêjin xebatkarî wî bêjin qumaş bêjin hemî tişt bûr erzan e îro ez jî li fabrîka xwe ez cilûbergê ku ez çê bikim eger ku ez bibim li Misrê çê bikim ez ê daha kêmtir daha erzantir çê bikim ji ber wî di Tirkiye'de nêzînkê milyon û 200 xebatkar di tekstîlê de dixebitin ji ber wî van xebatkara gava ku ew zêde bûn pir bêkarman li Cîkîmîna Amedê tekstîl kent wê derê ew kirinin nêzînkê 66 hev mamele wê derê yani en az 20 hebî wî ana hatini girtin ji ber çi ji ber zêdeyê fiyatê wî nikarin bigirin ئەمە پرسیاری هەرێما پیشەسازیە ئامەد بکەم ڕەوشە هەرێما پیشەسازیە ئامەد چەوایە والله روشا ji alî siyasê de bêjin înşallah wê tişkî baş şê pêkirin ama ji alî aboriyê de Türkiye rewşa wî tevî zanin ne baş e ama rewşa tekstîlê çünkü tekstîl zanin Türkiye jî bêkar bêşixul diman pir zêde ne ew kewî jî tekstîl e ama tekstîl jî îro eger geval Tirkiyeyê biqede zêde wê însan ew rewş ji warê tekstîlê de nel Tirkiyeyê jî nel Amedê jî ne baş e binêrîna we çareseriya vê rewşê çi ye bo ku bazara qumaş û cilên Tirkî carekê din bihêz bibin
يعني أنا روشاوي مج حكومة تركيا رجوكي إيروش برخاطرك الدولار بر كيمن مثلا دولار إيرول تركيا سي وحشته نورمال جورا enflasyonu göre dolar en azından 5-5 vaya. İro dolar eğer 5-5 vaya ve evroş baş bir vaya. Ama hükümet regot ki ber bu ihracat bakın İro Irak'ı sistemi mesela tayi dolar 148 ama ihracat kın şu an 132 Merkez Bankası'ydı. مجد حکومت ترکیه رگو که ایرو ام ایراجات بکن گابا که دلار ما گورا enflasyon بدره چه به بوی آوای جما بستینن لسرویش چه نبو جبری براستی پیشرو شده جبوی اوکا تکستیل ام ت اوکا کی نابینن یعنی ترونایی کی نابینن اما دیسه چه حکومت ترکیه انشالله قراره کی و باش بستینی چونکه پر انسان به شغل بمینن او جی تشکی پر نخوشه دوایین پرسیارکا که حسان علاقەی ئێوە لەگەڵ بازرگانانی هەرێمی کوردستان چوایە؟ ئایا ئاڵوگۆڕ لە بین هەرێمی کوردستان و هەرێما پیشەسازیە ئامەد چوایە؟ خۆدێ هەرەما کوردستان ئەوە بوو چەند ساڵ هەرەما کوردستان و ئامەد هەمن وەک هەوێ يعني جار هي بازار الفريجي پر زيادت كوي تودي روجكي هفتي كيشي پر باش بود لآمد جوسانه يعني هرما كردستان و آمد ليبريني الوري صار بالفرجي صار الوري قرم الفرجي قرم يعني جالي آبوريه ده شي مصابويه çünkü her دو جياجي شغل ما هم ل هرما كردستان هم جي ل آمد هم تركيا يعني شغل هر دو جياجي همان وكهفن بەڕێز ئەحسان ئۆغڵلو خاوەنی کارگەی جلوبەرگ لە ئامەد سوپاس کە لە هەولێرەوە لە گەڵمان بووی. دەچینە پرسێکی تر دەچینە ئێران 7 ساڵە لە هەوڵێەوەیە کە ڕێکەوتنێک واژوو بکە لەگەڵ وڵاتانی ئۆراسیا بۆ ئەوەی بتوانێت ناوچەیەکی پیشەسازی بازرگانی دروست بکات. یاخود ڕێکەوتن بکە بۆەوەی ئەم ناوچەیە دروست بێت و بازرگانی ئازاد بێتە ئاراوە. دوای 7 ساڵ لەو دانوستانە کە لە نێوان ئێران و وڵاتانی یەکێتی ئۆراسیا بەڕێوەچوو بڕیارە ڕێکەوتنی ئەنجامدانی بازرگانی ئازاد لە مانگی داهاتووە بچێتە بواری جێبەجێکردنەوە. ئێران ڕایگەیاند بازرگانی ئازاد لەگەڵ وڵاتانی ئەندامانی یەکێتی ئوراسیا بە سفر باجی گومرگی لە 5 ئایار دەست پێ دەکات. ڕێکەوتنی بازرگانی ئازاد لە نێوان تاران و رووسیا و کازاخستان و قیرغیزستان و بیلاڕووسیا و ئەرمینیا دوای نزیکەی 7 ساڵ دانوستان لەلایەن پەرلەمانەکانی ئەو 5 وڵاتە و پەرلەمانی ئێرانەوە پەسەند کرا و لە مانگی ئازاری ساڵی ڕابردوو ڕاگەێنرا. بڕیارە ئەم ڕێکەوتنە دوای 6 ڕۆژ لە دوایین پەسەندکردن لەلایەن ئەو وڵاتانەوە دەست پێ بکات. لە ئێستادا زیاتر لە نیوەی بازرگانی جیهان لە ڕێگەی ڕێکەوتنی هاوشێوەوە بەڕێوە دەچێت کە باش لە نێوان وڵاتاندا نەهێڵدرێت یان کەم بکرێتەوە. ئەم پرۆسەیە ڕێگەیەکی سەلامەتتر و کەمتر تێچووی گواستنەوەی کاڵا بازرگانیەکان دابین دەکات. ئەمە یەکەم جارە ئێران ڕێکەوتنێکی هەمەلایەنی لەو شێوە جێبەجێ بکات کە باش بۆ سفر کەم بکاتەوە. دوای جێبەجێکردنی ڕێکەوتنەکە لە سەدا 87 هەناردەی ئێران بۆ ئەم 5 وڵاتە لێخۆشبوونی تەواوەتی گومرگی لە خۆ دەگرێت. ئەمەش دەبێتە هۆی ئاسانکاری و خێراترکردنی ئاڵوگۆڕی بازرگانی نێوان ئێران و ئەو وڵاتانە. بۆ ئەنجامدانی مامەڵەی نێوانیان سیستەمێکی دارایی هاوشێوەی سویفت بە ڕیاڵ و ڕۆبڵی ڕووسی دامەزراوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی لە نێوان ئێران و وڵاتانی تردا و بە تایبەت رووسیا گواستناوەکان بە شێوەیەکی ئاسانتر ئەنجام بدرێت. قەبارەی بازرگانی ئێران و ئەندامانی یەکێتی ئوراسیا لە ساڵی 2022دا 6 ملیار و 200 میلیۆن دلار بووە و لە ئێستادا هەوڵ دەدرێت بۆ 20 میلیارد دلار بەرز بکرێتەوە و بە پێی داتاکانیش هەناردەی ئێران بۆ ئەندامانی ئەو یەکێتیە لە 10 مانگدا لە 122 بەرز بۆتەوە. گرنگترین هەواڵابوووریەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.